ژیر وەرە ژیر ژیر بخێر هاتی ئەز سڵاو ڕێز سڵاو ژیر ئێوە چۆنن بەخێر بێ. سەرەتا پیرۆزە وەرزی نوێ پیرۆزە لە زۆر تۆش. زۆر خۆشحاڵم لە یەکەم وەرزی نوێی تەلەڤیزیۆن بەشدارم ماوەی چەند ساڵێکە لە تەلەڤیزیۆن کار دەکەم لە پشتی کامێراکان خۆم بە خۆشحاڵ دەزانم دەرفەتتان پێدام بتوانم دوو پرۆگرامی نوێتان پێکەم لە یوتیوب بینەرت زۆرە بزانین بە ئێمە چی دەکەیت ئیشاڵە ئیشاڵە پرۆگرامە نوێەکانم دوو پرۆگرامن یەکەکان بە ناوی تێک 24 بەڵێ دووەمیشان ناوی بۆکس ئۆفیسە بەڵێ. بە کورتی پێدام بڵم تێک 24 باسی دەکە هەردوو پرۆگرام فۆرمێکی هەواڵیان هەیە بەڵام بابەتێکی گەنجانە نیگایەکی جیاواز زانیاری بەسوود سەرەتا تێک 24ەکە لەو تەوەرانە پێکدەن مۆبایل هەرچی هەواڵی تەکنۆلۆژیامان هەیە لەسەر مۆبایل ئەپدەیتیان بابەتی نوێ زۆرە مۆبایلێک بکڕین نەکڕین مواصفاتی نوێیان چیە و چ نییە باز دەکەن لێکوانە بە ڤیدیۆی جوان بە هەواڵی جوان لەسەر ئەپلیکیشنەکان هەر ئەپێکە فەیسبوکە سناپە ئینستاگرامە هەر شتێکی نوێ هەبێ لێرە باسی دەکەین بەگشتی باسی ئینتەرنێت دەکەین لە ڕووی تەکنۆلۆژیا هەروە ڤیدیۆ گەیم لە کوردستان ئێستا بینەرێکی زۆری هەیە دەمانێت لە کوردستان 24 بینە یەکەم کەناڵ زۆر بە جیاوازی باسی ڤیدیۆ گەیم بکەین پیسیمان هەیە واتە کۆمپیوتەر لەگەڵ بەشی ساینسمان هەیە زانست بتوانین بە شێوێکی زانستی شتەکان باس بکەین پرۆگرامی دووەمم ئەوە بۆ تێکێک دەقا ژیر چەند شەمانە کاتژمێر چەند تێک 24 هەموو هەفتانە ڕۆژانی پێنجشەم کاتژمێر 6 زۆر باش ئەوە تێکمان زانین تێک 24 کورتکراوەی تەکنۆلۆژی و کوردستان 24 کورتمان کورتمانە تێک 24 دەست خۆش بۆکس ئۆفیس پرۆگرامێکی فیلم و زنجیرەیە لە کوردستان زۆر خەڵک حەز دەکات سەیری فیلم و زنجیرە بکە ئەو هەفتەیە چ فیلمێکی نوێ هەیە چ زنجیرەیەکی نوێ هەیە وەرا فیلمە کوردیەکان و زنجیرە کوردیەکان هەرچی هەبێ لەو پرۆگرامە باسی دەکەین ستایلەکەشمان وەکو گردێکی هۆلیوود لێ کردووە لۆگەی کوردستان 24 لە سەری دانایە ئۆپنەرەکەی و گرافیکەکەی زۆر زۆر جوانە شێوەی زۆر هونەری هەیە لەو پرۆگرامی بە راپۆرت بە هەواڵ بە چاوپێکەوتن جوانی لەسەر باز دەکەین سبەی تێکنەوە دەڕوات سبەی تێک 24 دەڕوات ڕۆژی هەینیش کاتژمێر 6 بۆکس ئۆفیس سەرکەوتن خێر بێ پیرۆزە خێر هاتی